ماوەی 30 ساڵە لەم شەقامەی کاک ئەحمەدی شێخ پێشوازی لە کڕیاران دەکات. بەردەوامیش لەو ماوەیەدا بە بینینی کڕیارە کورد زمان و هاونیشتیمانیەکانی دڵخۆش بووە. بەڵام وەک خۆی ئاماژەی پێدەکات لە ئێستادا چەرخەکە گۆڕاوە و بەهۆی بێدەرامەتبوونی بەشێکی زۆری هاوڵاتیانی نیشتیمانەکەی هیواخوازە تەواوی ئەو کڕیارانەی دێنە لای بیانی یاخود دانیشتووی ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق بن. وەڵڵی گەربێنە سەر حەقیقەتی بازار ئەبێ هەموو وڵاتێک هەموو شارێک دڵی بە کەسایەتەکەی خۆی خۆش بێت، دڵی بە هاوڵاتیانی خۆی خۆش بێت. بەڵام ئێستا بۆی ئەم زروفی نەبوونیەوە بەهۆی ئەم کەم موچەیە و کەم دەرامەتی خەڵکەوە خاستەن بە نیسبەت بازارەوە من وەکو دوکانارێک لە بازارە ئەوەی پشتمان بە عەرەبەکان بەستووە ئەوەی پشتمان بە گەشتیارەکانمان بەستووە ئەو نە پشتمان بە ناوخۆیەکانمان نەبەستووە. قەیرانە یەک لە دوای یەکەکانی هەرێمی کوردستان بەرۆکی هاوڵاتیەکانی بەرنادات و تا دێت هاوکێشە کۆمەڵایەتیە باوەکان ئاوژوو دەبنەوە تا دوێنێ هەمووان بە ناوی ناسیۆنالیزمەوە لە عەرەب و عەجەم دەیان خوێند. بەڵام لە ئێستادا هەر ئەوانە خۆیان بێدەنگ کردووە و باسێک لەوە ناکرد هەر ئەو بیانیانن بازاڕەکانی هەرێمی کوردستان و گیرفانی فرۆشیار و کاسبکارانیان بوژاندووەتەوە. ئابووری ناسێکیش نایشارێتەوە تا ئەم ئەقڵیەتەی ئێستا حکومڕانی دارایی هەرێم بکات هەر دەبێت چاومان لە کڕیار و گەشتیارانی بیانی بێت تا ئەوەی جوڵەی بازار سستر نەبێت. جوڵی اقتصادی لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە سستە و بەدڵنیایەوە بێ سست بێت، چونکە بیرمان بێ وڵاتیانی هەرێمی کوردستان 8 ساڵە بۆ نمونە لە قەیرانی دارایی ئاژین و ئەو داهاتەشی کە کۆیان کردبوویەوە خەرج کراوە کەوتونەتە ژێربارێکی قەرزەوە. لە ئێستاشدا هاوڵاتی یان موچەخۆرە گەردەهاتێک و دەست ئەخا متمانەی ئەوەی نییە کە مانگی داهاتوو یان بۆ نمونە 2 مانگی داهاتووم داهاتی بۆ بگەڕێنێتەوە. بۆیە ئەو داهاتێکی ئێستا لای هاوڵاتیانی هەرێمی کوردستانە چ موچەخۆر و غیرە موچەخۆر زۆر بە کەمی یان زۆر بە ترسەوە بۆ ئامادەن خەرجیکەن و تەنها کۆمەڵێک پێداویستی سەرەکی بۆ نمونە پڕاکەنەوە. دەنا بۆ نمونە ئەگەر بتوێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان دیسانەوە بگەڕێنەوە بۆ پێش ساڵی 2014 ڕام وایە ئەم ڕووداوە بە هیچ شێوەیەک ڕوونایە هەتاوەکو ئیستقرارێکی دارایی باش لە هەرێمی کوردستانە پەیڕەو نەکرێەوە. ڕاشم وایە هەتاوەکو عەقڵەتی دارایی هەرێمی کوردستان بە ئەو ئیستقرارە دارایی دروست نابێتەوە هاوڵاتیان ناتوانن متمانە بە لایەنی دارایی حکومەتی هەرێمی کوردستان بکەن. ئەگەر بێت و بەهۆی لەشکرکێشی مۆسکۆ بۆ سەر کیێف قەیرانی ئابووری و هەڵ ئاوسان ڕووداوێکی ئاسایی بێت ئەوە بۆ بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی بۆ وڵات و حکومەتێکی وەبەرهێنەری نەوت هیچ ئاسایی نییە. لەبەر ئەوە هاوڵاتیان پەنجەی تۆمەت و ناجددی بوون بۆ حکومەتی هەرێم درێژ دەکەن کە دۆخەکەی ڕادستی قەدەرێکی نادیار کردووە. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.